بسم الله الرحمن الرحیم. ناوم ئاشنا عەبدولسەمەدە، دەمەنم 19 ساڵە. قوتابیم لە کۆلێژی پەروەردەی شەقڵاوە بەشی زمانی عەرەبی و یەکێک بووم لە بەشداربووانی گروپی چالاکردنەوەی مێشک و یادگام لە گروپی دێم و سوود و ئیستیفادەکانیشتان ئێستا لۆ باس ئەکەم و لە شاری شەقڵاوەشەوە لەگەڵیان بەشدار بووم. مامۆستایانی بەڕێزم، دەمەوێت بە یارمەتی خوای گەورە هەواڵێکی زۆر نایابتان پێ ڕاببوێنم. ئەویش ئەوەیە کە کەسێک پێشتر بۆ لەبەرکردنی قورئان پێش بەشداریکردنی لە ئاوات ئەکادیمی بۆ لەبەرکردنی قورئان چەندەها ڕێگای تاقی کردەوە. یەکێک لەو ڕێگایانەی کە کۆتا ڕێگا بوو تاقی کردەوە ڕۆژانە تەنها بە لەبەرکردنی یەک لاپەڕ خەریکە بوو. ئەو یەک لاپەڕی کاتێکە لەبەر ئەکرد پاشان کاتێکە لە خۆی ئەپرسیەوە نەیئەتوانی و بەحیساب مێشکی باش بوو، بەڵام ماوەی یەک هەفتە زیاتری ویست لە لەبەرکردنی تەنها یەک سوورەت، کەواتە ئەو کەسە مێشکی زۆر بەکار نەیەخستبوو. بەڵام کاتێککە هاتە ئاوات ئەکادیمی مێشکی بەو کەسە ناساند و توانی بەو ڕاهێنانانەی کە لەوێ دانرابوو لێ ئەوەی کە مێشکی بەهێز بیتن مێشکی خۆی بەهێز بکاتن، بۆ شتانی کە زیان لە مێشکێدا لێیان دوور بکەویتەوە و قسەی مامۆستاکان لەسەر چاوی خۆی دابنێت و بە فەزڵی خوای گەورە بزانی و هەوڵ بداتن لە ئەو یەک ڕۆژە کورت بکاتەوە لەو 15 خولەک. ئەو 15 خولەکەش کەم بکاتەوە لەو 5 خولەک و 10 خولەک. ئەو 5 خولەک و 10 خولەکەش کەم بکاتەوە لەو 1 خولەک. ئەوش ڕۆژانە بە تەمریناتکردن و بە شکاندنی بربەستەکان. پاشانیش کاتێک کە ئەو شتانەی کرد لە 1 خولەکدا 1 لاپەڕ بە ئیتقانی 100% لەبەری کرد کە پێشتر بە 1 ڕۆژ ئەو ئیتقانە بەهێزەی نەبوو، توانی ڕیکۆردێک بشکێنی کە لە ماوەی 5 خولەکدا تەنیا 5 خولەک بتوانی 3 لاپەڕەمان بۆ لەبەر بکات. ئەو کەسەش منم و هەر کەسێکیش گومانی هەیە با لە خۆی بێت و بەشدار لە ئاوات ئەکادیمی بکات بزانێت ئایا گومانەکانی ڕاستە یان غەڵەت. وەسسەلامو عەلەیکوم.